دکتۆرە باسی هەموو کێشە و گرفت و سوود و زیانی لێزەرمان کرد. دەمەوێت باس لەوە بکەین کە ئامۆژگاری و ڕێنمایی هەم پێش لێزەرکردن و هەمیش دوای لێزەرکردن پێویستە نەخۆشت بکاتن لە بۆ ئامادەکاری و لە دوایش و خۆپارێزی. بەڵێ وەکو ئامادەکاری ڕێنمایەکانی پێش لێزەر دەبێت نەخۆش ئەو ڕۆژ یاخود یەک دوو ڕۆژ پێش وەختە مووەکان کورت کاتەوە لە ڕێگەی مووسەوە. کوتمان نابێت هیچ شی لە شەمە ئامێر بەکاربێ بە هەر شتێک نابێت ڕەگی مو دەربێتن یاخود سکراب یاخود لیفە شتێکی وا بەکاربێت کە پێستەکەی ڕوشاند بێت. بە نسبەت ڕێنمایەکانی دوای لێزەر نابێت ئەو شوێنە بشۆردرێت تا 4 ساعت. دەبێت کرێمی دوای لێزەر و کرێمی چاکردنەوە پێست بەکاربێ لەگەڵی شتی ژە ڕۆژ بەکاربێ و خۆنەدانە بە ئەو کرێما وەکو بڵێ بە شێداری دەهێڵێتەوە یان بەڵێ ئەو کرێمە چەند ڤیتامینە چەند شێدارکەرە بێ هەم هەڵدەستەیە سووربوونەوە کە ناهێڵێ پێستەکە هانی پێستەکەدا بۆ چابوونەوە. زۆر باشە باسمان کرد وەکو خۆ ئامادەکردن بەس بەکارهێنانی مووس و لە دواییش خۆپارێزی پێویست دەکاتن هەم نەشورێ و هەمیش نەشورێ و خۆی نەداتە بە ڕۆژ شێدارکەرەوە بەکاربێت.